عوسمان کێمنەی سوڵتانی سیاچەمانە و سنەوبەرە سەوزەکەی هونەری کوردی تەنها شاخەکانی هەورامان نا بەڵکو و ڕەنگەکانی تەنها بەرزی دارگوێزەکانی نا بەڵکو و بڵندی دەنگەکانی تەنها هاژەی ئاو نا بەڵکو و قاسپەی کەوەکانی تەنها کڵاش و جامانە و فەرەنجی و قۆڵەباڵ نا بەڵکو سەدای لەهجەی خاسەنی و وەشەنیەکانی بەڵام لەناو هەموو ئەمانەشدا دەنگی بەرزەفڕی سوڵتانیەتی هونەری مامۆستا عوسمان کێمنەی و سەدای خڕە لە خڕخاڵەکەی هەموو دێم و ڕووتەڵەکانی بیستن سەوز پۆش دەکات. ساڵی 1936 لە گوندی کێمنەی سەر بە هەورامان عوسمان مؤمین عەزیز ناسراو بە عوسمان کێمنەی لەدایک بووە. لە تەمەنی 10 ساڵیەوە دەست دەکات بە گۆرانی وتن. دوای پێگێنانی ژیانی هاوسەرگیری هەورامان لە دیوی ڕۆژهەڵاتی نیشتیمان جێدەهێڵێت و دێتە هەورامان لە دیوی باشووری کوردستان و لە گوندی گەچێنە نیشتەجێ دەبێت. دواتر ڕەو دەکاتە شاری هەڵەبجە. ساڵی 1957 لە هەڵەبجە دەست دەکات بە تۆمارکردنی گۆرانیەکانی. سەدای دەنگی مامۆستا کێمنەی هێندە بەرزە لە تەواوی کوردستان دەبێتە دەنگێکی ویسترا و هەرەوەش هۆکارێکە کە زۆربەی ناوچەکانی کوردستان بگەڕێت و دەنگی زۆر خێرا بڵاو ببێتەوە. کیمیابارانکردنی هەڵەبجە لە 16 مانگی 3 ساڵی 1970 بەدەر لەوەی دەبێتە حەسرەت و ئازارێکی قوڵ لە دڵی کووردا، بەڵام بۆ مامۆستا عوسمان حەسرەتێکی تریش دەچێتە سەر خەرمانی ئازارەکانی و بەشێکی گەورەی ئەرشیفەکانی لەناو دەچێت. ساڵی 1962 لە ڕادیۆی کرماشان کۆمەڵێک گۆرانی تر تۆمار دەکات. بەپێی هەندێک لێدوانی مامۆستا عوسمان کێمنەی زیاتر لە 1000 گۆرانی تایبەت بەخۆی هەیە لە پاڵ زیندووکردنەوەی بەشێکی گەورە لە گۆرانیە فۆلکلۆریەکاندا. مامۆستا عوسمان کێمنەی دەڵێت هونەرمەند پێویستە لە پاڵ هونەرەکەیدا شکۆی خۆی لەدەست نەدات و خۆشەویستی بۆ هونەرەکەی هەبێت. ئەگەر هونەرمەند خۆی ڕێز لە خۆی و گۆرانیەکانی نەگرێت ئەوە نابێت چاوەڕوانی ئەوە بێت خەڵک ڕێز لە گۆرانیەکانی بگرێت. خۆی نایشارێتەوە تا ئیستی عاشق بوون عاشقی دەنگ و هونەری خۆیەتی. آخ ليلو ليلى آخ ليلو ليلى ليلى كالكيم ليلى كالكيم ويا ذقاري ليلى هذا اسمالكيم هذا اسمالكيم هذا اسمالكيم ناس يسرنا ليلى لا يصير الله ناس يسرنا ليلى لا يصير الله. کێمنەی باوەڕی وایە دەنگی باش لەوێدا دەردەکەوێت چونکە ئەم شێوازە پێویستی بە نەفەسێکی درێژە. هاوکات نیشاندەری ئەوەیە کە تا چەند هونەرمەندەکە دەتوانێت شوێن دەنگی لە ناودا بنەخشێنێت. ئەمە لە کاتێکدا بوو خۆی یەکێک بوو لە هاڕەمەکانی سیاچەمانە و ڕۆحی نوێی بەبەردا کردبوو. عوسمان کێمنەی لە شاری سنەی ڕۆژهەڵاتی نیشتیمان پەیکەرێکی بۆ دروست دەکرێت. لەلایەن میوزیکی یارانی شەوە خەڵاتی ڕێز لە نانی پێدەبەخشێت. بەپێی سەرچاوەکان و ئاماژەکردنی ناڕاستەوخۆی مامۆستا عوسمان لە چاوپێکەوتنێکیدا بازە نەخۆشخستنی دەکات. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن بەهۆی پێدانی دەرمانێک هەوڵدرا دەنگی مامۆستا عوسمان ئەنفال بکەن و ئەو سەدا مەزنەی کورد خامۆش بکەن. ساڵی 1992 نەخۆش دەکەوێت. دواتر توانای گۆرانی وتن لەدەست دەدات و هونەری گەورەی کورد بە بێدەنگی ئەو پایەیەکی بڵند لەدەست دەدات. بۆ ما باقی گۆرانی بێژەکان سیاچەمانیان ڕەحەت بوو، بەڵام من وەکوی قسە بکەم لەگەڵ تۆ تا ئەم نەخۆشیە و تاوایان لێ نەکردم وەکو قسە بکەم لەگەڵ تۆوا بوو. بەڵام ئەوەی کە گرنگە و جێگەی باسە تا ئەو کاتەی کە تەندروست بوو ئەوەندە گۆرانی وت و خۆی تەرخان کرد بۆ هونەرەکەی بوو بە مەدرسەیەکی گەورە و تا ئێستاش بۆتە مەنبەعێکی گەورەی کوردی و ئینسایکلۆپیدیایەکی هونەر و لە هەر کوێی نیشتیمان بێ کە دەنگی سروشتی مامۆستا عوسمان هات محکوم دەبیت بە گوێگرتن و موعجیزە ئاسا لەگەڵ ئاوازەکانیدا تێکەڵ دەبیت.